ئومێت چ زانیارێکی نوێت لایەوە لە بەردەم چ مزگەوتێک گرتبوونەوە هەیە؟ بەڵێ چیا من ئێستا نزیک مزگەوتی باوەڕە مزگەوتی تایبەت بەڵێ ئومێت کانی کوردی مامۆستا کاریتانی دیارە پێش نزیکەی 20 خولەک مامۆستا دەست بە وتارەکەی بکات و هاتە نامزگەوت بەڵام چەند کەسێک بەزلی مەدەنی گوایە قبوڵی ئەوەیان نەکردو وتار بدات و داوایان لێ کردو مزگەوت جێ بهێڵێت و ژی و ئاڵۆزنە نێوان بەشێک لە یانگرانی مامۆستا و لەو کەسانە دروست بووە تاوادێک شەڕیش دروست بوو بەڵام دواتر دەکانی ئەمنی هاتنە شوێنی ڕووداوەکە هێزی بەرگری شارستانی و ئاسایش دیارە ئێستا مامۆستا چۆتە دەرەوەی مزگەوت و لەوێنە ماوە بەڵام تا وتارەکە دەستی پێ کردووە مامۆستایەکی تر دیارە وتار دەدات بەڵام تاکو ئێستا بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە هەر لە بەردەم مزگەوت ماونەتەوە و هێزێکی زۆری ئاسایش و بەرگری